لەگەڵ ئەوەی گورگ بە ئاژەڵێکی درڕندە و کێوی دەناسرێت و وا ناسراوە کە ماڵیکردنی ئەم ئاژەڵە لە شارەکاندا ئەستەمە، بەڵام ماوەی نزیکەی 3 مانگە لە ناحیەی تەکێی سەربەقەزای چەمچەماڵ ژمارەیەک بەچکە گورگ لەلایەن چەند هاوڵاتیەکەوە لە گوندێکی نزیک ناحیەکە دەدۆزرێنەوە و لە ئێستادا و بەچکە گورگانە هاوشێوەی ئاژەڵە ماڵەکانی دیکە ماڵی کراون و لە گەڕەکەکانی ناحیەکەدا لەگەڵ منداڵان و ئاژەڵەکانی دیکەدا یاری دەکەن و هیچ زیانێکیان پێناگەیەنن. بۆ یەکەم جارە یعنی گورگێک یان ئاوا شتێکی کێی بە تایبەتی ئاوایی بێ و کە دڕندە بێ لە ناو خەڵکە هێنابێتەوە ماڵەکەی خۆم و یعنی بتوانم دەسەمەوەی کەم و بەخێوی بکەم. بەڵامەوە لەوە تای تقریبان 2 مانگێکە بێ ئەمە زیاتر ئەمە گیراوە بەچ لە بەچکەیەوە، بەڵام مانگ و شتێکە بێ لای منە مانگ و نیوەکە بێ هیچ شتێکی وای نەبووە کە ئێساکنە بڵێ دڕندێ و لەدەوە دەرچووە یعنی من بۆ خۆم قەنەعاتم هەیە وتومە ئێساکنە هاتوومە تەوای وتومایی بەمەوە لەو دەشتە بەرەڵایەکەم، بەڵام دوای وتومەوە خۆیان ناتوانێت خۆی بژێنێت چونکی من ئەمەم لە سروشتی خۆی هێناوەتە دەرەوە. ئەمە لە هەوڵەوە کە گرتمان سەرەتا تەمەنی هەر هەفتەیە 2 هەفتە بوو. ئەمە لەو دەشتە گیرە لە سنووری باوەفەتیە 9 بەچکە بوون 9 بەچکە بوون مایەوە حوتیان. بەڵێ بە ڕۆژانە خەریکم لەگەڵیا لە هەوڵەوە هەتا مانگی شیرماندا پێ بە شیر بەخێومان کرد. دواتر کرمانە گۆشت دیار بوو شیرەکە قەنەعەتی پێ ناکرد و کرمانە گۆشت بووی. خواردنیان ڕەگە تەشبیانە بێ ڕۆژانە ڕەنگە لە بەشەری زیاتر بێ. هاوڵاتیەکی دیکەش ئاماژە بەوە دەکات لەگەڵ ئەوەی وا باز دەکرێت کە گورگ دژی ئاژەڵە ماڵەکانی وەک مەڕ و بزنە، بەڵام ئەمان لە ئێستاوان بەچکە گورگانەوە ڕادێنن کە پاسەوانی و ئاژەڵانە بکەن. چەند جارێکیش ئەم بەچکە گورگانەیان بردووەتە دەشت و دەر و پاسەوانی ئاژەڵەکانیان پێکردوون. هاوڵاتیەکی بەتەمەنیش دەڵێت لا بیرەوەری ئەودا تەنها یەک جاری دیکە توانراوە گورگ ماڵی بکرێت. بەڵێ ئێمە من وەکو خۆم ئەوەی خۆم ینی براوە چوونەتە ینی لەگەڵ حیوان و شتا چوونەتە دەشت و گەڕاون بێ ئەوەی کەوا هیچ مشکلەیەک هیچ کێشەیەکیان هەبێ بگرە ئەتوانم بڵێم ینی وا بڕات ینی ئەتوانن پاسی حیوانەکانیش بکەن لە جێی سەگ و شتیوە بەکاریان بێن. بەڕاستی بڵێم هەتا ئێستا هیچ زیانێکی وا نەبووە کەوا باس کرابێ. مناڵیش زۆر حەزی بە دەوریانە و زۆر لەگەڵ یا خەریکن. بەڵێ بیستومە ماڵی بوو لەگەڵ مەڕیشا بوو لە گەڕاو وەڵایی گورگ ئەوەی کە من بیستومە لە هەر شوێنێ لەوانەیە هەبێ و بەچکە بکە زیان لەو دێ ناخا زیان لەو دێ ناخا ئەچێتە شوێنێ دوور یعنی وەفای هەیە تا ئەبێ وەفای هەبێ. با شێوەیەکی گشتی گورگ بە ئاژەڵێکی دڕندە و هێرشبەر ناسراوە، بەڵام کۆمەڵێک سیفەتی هەیە کە لە ئاژەڵەکانی دیکە جیای دەکاتەوە دیارترینیان بریتین لە هیچ کات گورگ لەگەڵ نزیکەکانی خۆیدا جوود نابێت و زاوزێ ناکات. بەرژەوەندی گشتی گورگەکانی دیکە دەخاتە پێش هەموو بەرژەوەندێ تاچەکانی خۆیەوە. گورگ پلان دادەنێت بۆی هێرش بکات بۆ بەرگری لە خۆشی پلانی هەیە. ئەمانە و چەندین سیفەتی دیکە. تەمەنی گورگیش بە شێوەیەکی گشتی لە نێوان 6 تا 8 ساڵدایە و کێشی گورجێکی یاسایی مێینە لە نێوان 23 تا 55 کیلۆدایە و نێرینەشیان لە نێوان 30 تا 80 کیلۆدایە. گورگ زیاتر لە 300,000 ساڵ بەر لە ئێستا لەسەر زەویدا ژیاوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکێی سەربەقەزای چەمچەماڵ.